لە ڕاستیا هەرێمی کوردستان هەرێمێکی تا ڕادەیەک سەربەخۆیە لە ڕووی ئیدارەدانی ئەمنی و سیاسیەوە لەبەرەوە هەر چالاکیەک لێرە بکرێ حکوومەت هەرێم لێی بەرپرسە بۆ نمونە ئیتر چ لە ڕووی سیاسیەوە بێ فشار بێ چ لە ڕووی تیرۆرەوە بێ لەبەرەوە هەر کردەیەکی تیرۆرستی هەر فشارێک لە هەرێمی کوردستانە بکرێ حکوومەت هەرێم بەرپرسیارە و ئەو ئەبێ قسەی هەبێ بۆ ئەو دۆخە بۆ وەڵامی هەبێ بۆ ئەو کەس و کارەی کە ئەپرسن نەوەکەیان کوڕەکەیان بۆ تیرۆر کرا چونکە پێی ئەوەی زۆر گرنگە پێویستە خەڵک ئازادی هەبێ ئازادی سیاسی و ئازادی ڕادەربڕین لەبەرەوە ئەگەر ئەمانە نەبوون هەرێمەکەمانەکەوێتە ژێر پرسیارەوە بە تایبەت لە ڕووی تیرۆرەوە تیرۆر چەند مهمە تیرۆر ئەنجام نەدرێ کاتێک کە ئەنجام دراو لە دەست دەرچوو دوو ئەوەندە مهمە کە بکوژەکان ئاشکرا بکرێن گەر تیرۆرێک بکوژەکەی ئاشکرا کرا خەڵکێکی تر ئاسان دەست نابە بۆ تیرۆرێکی تر لەبەرەوە من پێم وایە هەرێمی کوردستان بەرپرسە ئەبێ وەڵامی هەموو ئەو تیرۆرانە بداتەوە و ئەبێ بە خەڵک بڵێم تیرۆرانە بۆ ئەکرێن وەکێ ئەیکا و بەڕاستی دەستگا ئەمنیەکانیش نەچنە ژێر باری فشاری هیچ هێزێکی دەرەکی و ناوخۆیی بۆ ئەنجامدانی کردەیەک کە سومعەی هەرێمی کوردستان ناشرینەکە لە ڕاستیە تاوانبارەکان قسەیەکەیە دەڵێ هەر کاتێک تاوانباری کوشتنێک ئاشکرا نەکرا ئەوە دەسەڵات لە پشتیەتی لە ڕاستیە ئەبێ دەسەڵات لەم قسەیە بترسێ بەوەی کە خەڵک پێی وایە هەر کاتێک کەسێک تیرۆر کرا و بکوژەکە نەدۆزرایەوە خەڵک چاوی لە دەسەڵاتە یان ئەڵێ بێتوانایە دەسەڵاتێکی بێتوانایە لە ڕووی ئەمنی و استیخباراتیەوە یانەوە تا دەزانێ ئەم تیرۆرانە کێن و خۆی دەستگیریان ناکە هەردووکیان هەر خراپە هەردووکیان هەم بۆ سومعەی هەرێمی کوردستان خراپە هەم بۆ متمانەی خەڵک بە دەستگا ئەمنیەکان خراپە چونکە بۆیە کاتێک کە کەسێک تیرۆرێک کرێ و بکوژ نادۆزرێتەوە بێتە دوانە بێتە سیان خەڵک متمانێن بە دەستگا ئەمنیەکان نامێنێ بە دەستگا مخابراتیەکان نامێنێ ئەمانە هەمووی لە ئەسڵا ئەبێ پارێزگاری لە ئەمن و ئاساشیە وڵاتە بکەن لەبەرەوە بە هەردووکیانە خراپە و پێویستە هەرێمی کوردستان هەم نەهێڵە تیرۆری سیاسی ڕووبدا و هەم کاتێک کە ڕوویدا بکوژەکان دەستگیر بکە دەستگیریان نەکا لێکەوتەی